سلااف بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالم جارەکاتی هاتمە خزمەتە هەوەیەن بەرێز بینەران داکو مرۆڤ دو ساخلەمیەکە باشدا بیتن پێتەوی بژینگەهەک پاقش و ساخلەم هەیە بتایبەت دووەرزێ بەهارێدا ژبەرک و وەرزێ بەهارێ بە وەرزێ دەرکەفتن و سەیرانان دهێتا ناسکردن دگەل مەدابن داکو بزانین ئەو وڵاتیان دەرکەفتین هاتینە سەیرانێ هەتا چرا دەی گرنگی بپاراستنا ژینگەهێ ددەن وەکی دیارە هەنگ دەرکەفتین هاتینە بوو سەیرانێ پاراستنا ژینگە هێبدیتناتە چەند گرنگە پاراستنە ژینگە زۆر گرنگە بەڕاستی بەس بە دەرەجە یەک لەسەر هاوڵاتیەکانە ئەو هاوڵاتی کە دەچێت لە شوێنێکدا دەنیشتن بە پاکژی ڕابگری و زبلەکانی لە پاشە خۆی پاکش بکاتن و دەرەجەی دووەمیش ئەوش لەسەر حکوومەتی هەرێمە هەرچەندە حکوومەتی هەرێمیش هیچ بە هیچ شێوەیەکی تەقسیری نەکردیا کەم کورتی نییە لە هەموو جێگایەک شوێنی دانا و نیشانەی دانا کە بە باکەژی ژینگەی ڕابگری و ئەرکەچی پیرۆز لەسەر هەموو تو چت بژیان ئەوێ ژینگە هەیە پیس دەکەن هێنە سەیرانێ بەس ژینگە هاخۆ پیس دەکەن ینی پاقش ڕناگرن چت بژیاوان والله هیوادارم ئەوانیش ینی کو چۆن ماڵی خۆیان پاکش ڕدەگرن کە دێنە هەر شوێنێکدا دەنیشتن ئێرەش بە پاکشی ڕابگرن تۆ بدیتناتە پاقشراکردنا ژینگە هەیە ئەرگل سەرملێکەیە وەڵام منیش هەمان ڕابۆچوونی وەمەیە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگایە بەڕاستی پێویستە ژینگەی بپارێزن هەروەک چۆن لە ماڵی خۆیان پاکوخاوێنن ئاواش لە ژینگە ڕابۆچینیەوەی بکەن چت بژیانەوەی ژینگە هەیە پیس دەکەن پاقش ڕناگرن وەڵا هیوادارم ینی ڕچاوی هەندە خاڵی بکەن پاکوخاوێن ژینگەی خۆیان بپارێزن بە ژینگەوە جوانین دیتناتە پاراستنا ژینگە هەیە ئەرگل سەرملێکەیە ئەرکی سەرمێک خەڵکیە هەوڵاتی بپارێزی ژینگەی بپارێزن چ بکەین داکو ژینگە هامە جوان بیتن پاقش بیتن چ بکەینەوەی خەڵک ئەو شتانە فڕەنەداتە سەر ئەو ژینگەی ئەمە دانیشین لە سەفرەی خەڵک ئەو قاقەزە ئەو پیسەی فڕەنەدا هەر کەسی سەفرەیەکە پاش ماوەی خۆی بایەختە ناو عەلاگەچی و بۆیە ژینگەکە پیس نەبی چت بژیانەوەی ژینگە هەیە پیس دەکەم هیوادارن پێیان ئەڵێن بەو خەڵکەی ژینگەی بپارێزن و پیسی نەکەن و پاژماوە خۆیان هەمویان خڕکەنەوە فڕێ بدەن ئاگە فرژ نەدە شارەوانی لەوەی بێ فڕێ بدە وەکیام ببینین ئەوە تقریبا ساعتەکەم هاتین مەدیت یعنی ژینگە پیسکرینە دیتناتە و ژینگەکی پیس بەخێر هاتن سەرچاوە وەڵی چ بێژم ئەو خەڵکە عنی حکوومەت چل بۆ خەڵکەی بکە عنی حکوومەت خۆ نایێت ئەو زبلێوان فرێدا حکوومەت عنی نازم چ بێژم حکوومەت وەڵی لە حکوومەت زۆر باشە بەس ئێمە خراپین ئێمە خراپین ئێمە دێنە سەفرەی خۆ دەکەین ئەو پاشماوەیە خۆ زبلێ خۆ یعنی نابێژین ناو حەلاگەیەک جوانگرێ دەین ئەگەر هەمومان ژینگەی خۆ بپارێزین پاشماوەی خۆ بکەینە ناو حەلاگەیە گرێ دەین شارەوانی دێ بە خۆی فڕێ دەدا یعنی حکوومەت خەڵک دەبێژیت وەڵی خەتای حکوومەتە حکوومەت هیچ مەسوولەك نایێتە ئێرە سەفرەی خۆ بکە مامەسئول هەر وڵاتی نینە ڕاستە بەس یعنی مەسئولەکان جێ خۆیان ینی نایەنە ئەو پیسایی بەڕاستی ینی خەلەلەکە ینی وڵاتی وەختی تێنە سەیرانی وسا ژینگە هەیە پیس دەکەن پاقش ڕناگرن توت بینیە گەر چییە وەڵی ئیهمالیە خەڵکە یعنی وڵاتی خۆیان خۆش ناوێ وەڵی ئەوڕۆ لە غوتبەی بووم مەلا دزان چی دبێژی گوتی تەڵەبەیەکی سلێمانی ئەو ئەیرۆ لە جامعی لە غوتبێ والله ئەو مەسەلەی بۆ من باس کرد گوتی لە جامع لە غوتبەی تەڵەبەیەکی سلێمانی بوو چوو شەهادەی دیبلۆماسی دەربینی ئەلەوێ گوتی لەوێ ئەو های کرد لە زەبالێدا شاپی لە زەبالێدا گوتی یەکەک پشتێوی گرت گوتی تو عێراقی یان ئێرانی یان وەڵی هیچ شتێکی دیگۆ ئەو بیرێ من نییە گوتی ناوەڵ ئەس عێراقیم
گوتی مادەم تو عێراقیت وڵاتی خۆ خۆش ناوێ ئەگەر وڵاتی خۆت خۆش بووێ تو پێ لێ نادەیە زەبالێ گوتی ئەسیش ئەوە تەیە شەهادێ تو لە عێراق هاتی لۆ ئەو شەهادێ ئەوە تە شەهادێ من ناوبەرکێ منە خودێ ئەو های بێژی مەلا هەن لە جامعی ئەو هایگۆ ئەو ئێ شەهادەی پێبوو یعنی وڵاتی خۆی پاقش دەکرد لە شارەوانی شۆل دەکرد بەس هەرچی ئێمە ئەگەر شەهادەکی هەبی یعنی نەفسێوی بەرز دەبیت یعنی بە نوعکیدی تەماشای وڵاتی خۆی دەکات تەماشای ژینگەی دەکات ینی گوێی خۆ ناداتێ بەڕاستی ئەم چ بکەین داکۆ ژینگە هەمە پاقژ و جوان بیتن سروشتی کوردستانی جوان بیتن والله هیچ داوام لە ئەو هاوڵاتیانێ لە ئەو خەڵکانێ پاش ماوەی خۆی هەمووی خرکاتەوە هەمووی جوان پاقش بک و سەرێوی علاگەیە شارەوانی هەیە ڕەشە سەرێوی بکاتنەوە گرێدا و دابنێتە جێخۆ حکوومەت بە خۆی دێفڕێ دەدا پاراستنا ژینگە هێبدیتەناتە ئەرکل سەرملێکەیە پاراستنی ژنگە ئەرکی سەر ملەتە یەکەم جار دووەم ئەرکە سەر ملت نابرێن سەر حکوومەتە حکوومەت هەندشتی دابین بکات بۆ ملت ئەو ملەتەش دەبی ژنگەی بپارێزیتن کە دێتە دەرەوە ئەبیتن ئەلاگەچی ئەوەی لەگەر خۆبینیتن ئەو زەرفی زبری هەردەگریتن ئەوە زۆر مهمەکە ئێمە ئێستا هاتینە ئێرە کە سەیرماکە زۆربەی جیەکان زۆر پیس بوون زۆر شەچی شارستانی نەبوو کە بۆ ئێمە کە سەیری بکەین ئێستش من داوام لە حکوومەتە کە بێتن سەیری ئەو جێگانە بکات کە زۆر پیس بووە ملت کە دەرەچیت بۆچی بۆ سەیران بۆ جێگایکی خۆش و بۆ هەواکی پاقش بەس ئەو شتە نزانی زۆر بەداخەوە ئەو شتەمان نەدیتەوە لە هەولێر ئەگەر چییە کو یعنی وڵاتین ئەو دهێن بۆ سەیرانێ ژینگە پاقش ڕناگرن هەر بەرماکێت خۆت هێلن ئەگەر چییە والله ئەگەر چییە ئەوە ناڕۆشین بریە لە خەڵک نانی پێشکەوتو نییە کە تۆ بێ سەیرانی کە سەیری ئەو سەیرانە جوانە بکەی ئەو کەسکاتیە جوانە بکە کە بێ پیسی بکە لەبەر چی نانی هیچ شتێکی معنای تێدا نییە ئەمە من زۆر داوای لێ بردوون دەکەم لە لەو خەڵکەی زۆر ناشارستانیە بەخوای سپاس دەکەم ئەبدیتناتە تۆ ئەم چ بکەین داکۆ سروشتێ کوردستانی جوان و پاقش بیتن سەرەتا بەخێر بێن وڵا ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە پێشەوەی کە دێنە دەرەوە دەبێ علاگەی خۆڵی زبل لەگەڵ خۆمان بێن کە دێنە دەرەوە لە دوای خواردن و سەفرەکردنەکان دەبێ خاشاک و زبلەکان لەگەڵ خۆمان بەرینەوە ماڵەوە باشە ئەو بوو یعنی زبلی تاڤژ نەعردی ئەگەر چییە یعنی ژنا ڕەوشەمبیریش چییە؟ ئاسی ڕۆشنبیری کەسەکان دەگەرێتەوە سەر خودی خۆی کەسەکە ئاسی ڕۆشنبیری ئەو کەسە زۆر نزمە ئەگەر بێت و خۆمان بی بکەن و لە ماڵەوە بەو شێوەی دەبین نەخێر بە لە ماڵەوە بەو شێوە نابین ئێرەش هیچ فەرقێکی نییە کە ئەمڕۆ تۆ بەیانی دەی ڕۆژێکی تر کەسانی تر دوای تۆ دێن یعنی شتێکی زۆر ناشرینە ئەنی بەش چاوێکی زۆر کەم سەری ئەو کەسانە دەکەم کە بم شێوەیە دەژین چکە وڵاتی خۆتە کە تۆ ڕێز لە وڵاتەکەی خۆت نەگری ئەنکەواتە دەکات چی شتێکی زۆر ناشرینە کەتە وێرە چاوادی تو هاتیە سەیرانی کە هاتم بینیم زۆر پێم ناخۆش بسەرەتا هەر ناو سارەکەش قسەم دەکدەم زۆر شتێکی ناشرینە یعنی چۆن دەبێ وابێ پاراستنا ژینگە هەیە چەند گرنگە بەخێراتنی تەلەڤیزیۆنی بادینا سا دەکەین بەڕاستی لەسەر شانی هەم کەسێکە کە لە ماڵەوە ینی دێنە سەفرشتەکان ماڵی خۆیان یەکەم زار ئامادەکاری بکەن بۆ پاراستنی ژینگە لەسەری هەم کەسێکە هەر کەسێک لە ماڵی خۆی ڕادەست پێ بکاتن ژینگە زۆر ئەساسا لە دەرەوە خاوێن بایان دەبێتن ئەگەر لە ماڵەوە خاوێن نەبێت لە دەرەوە خاوێن نەبێت ئەگەر لە دەرەوە خاوێن بێت لە ماڵەوە خاوێن پێویستە لەسەر شانی هەم کەسێکمان ینی ژینگە پارێزین بەڕاستی چکە بۆ هەم کەسێک شانی هەم کەسێکە ئەوە چەندین کاتینە لێرە وڵی ئەو ڕۆ یەکەم ڕۆژ هاتنە دەرێ ڕۆژی جمعەیە بەڕاستی وڵا تقریبا لە سعات 12 ڕۆ هاتینە دەرێ سعات 12 نیڤرۆ تێ هاتی تا چاوادی جینگەل وێرە چاوە ڕاستی کە هاتین ئەوە جار بەڕاستی زۆر لە زمان ناخۆش بوو کەس هەندێک شوێنمانی زۆر ناڕێک بوو زۆر شوش هەم یانی دەمێکی خۆش وەستان هەتا شوێنمان خۆیان کردەوە ئینجا دوای دەستمان پێکردەوە دانیشتنیشتووە ینی پێویست لەسەر شامان هەم کە ڕۆیشتین هەلاگەی ئەو زوڵایی لە دوای خۆمانە بگەین
حلاقەی دوای لەگە خۆمانیان خود ببێنێ ناو بەلەدی یاخود لەگە خۆمان بێنەوە ماڵەوە ئەگەر چیەک وڵاتی یعنی ژینگە هەیە پاقش ڕناگرم بوو والله هەیە دەگەێتەوە سەر شخصەکانی خۆیانی هەر کەسا ئەوش دەگەێتەوە سەر و مەسەرم پەروەردەکردنەکەی زۆر ئەساسە حەقی پەروەردەشی وها لە مەکتب بخل سەر بخێنێ کە ژینگە چۆن پەرودە بکرێتن کە ژینگە چۆن پارێزرێتن ژینگە پارێزرا ئینسان وەتەنیش دەبێتن چەند گرنگە ئینسان ژینگە هاخۆ و پاقش ڕابگریت بە خودداییدی هەمومان دەزانین بە شەرتە عمل پێ بکەین بەڕاستی جێکی ئەو ها خۆشکە کابرا سیمەکی گەورە و گراین لە بۆ مەکردەوە ئیدی خوا خێرنووسی هەر چیەکیە خەڵک سیاحەتی تێدا بکە بەس والله حیفم خابن ملەتی مە نەزانیتن ئەمانەت کوڕادەگیرێ چونکە ئەوە منزەر نییە بەواقعی ئەوە منزەر نییە ئەو هەموو پیسییان لێرە ڕوو کردی ینی کە دەخۆی سەرم سەر چاوم ناو علاقەکەی دەکەی علاقەی بۆ ماڵی خۆت ناشبێوە لە ناو شتە چی بکە هەڵی گرە لە حاوی حکومی هەیە لە ناوی دەکەم بەس ئەگەر چێک و وڵاتێنمە ژینگە هاخۆ پاقش ڕناگرن واللهی برم تێگەیشتنینە حیف چکە ئەمەش هاوڵاتی ئەو شارێنە هەمومان تێگەیشتینە بەس کە عمل پێ ناکەین حیف ینی بەداخەوە چەند ساعتە تواتە وێرە بە خودداینێکی 2 سعات دەبی هاتیمە بە خوددای زیاد لە حەد بەس تەمەن نادەکەین و هەموو حکوومەتیش بەستە زمانی دەناڵێنی هەموو جارێ علاگەی دەدەن شتی دەدەن بەس ئیدی کە بە خۆمان نەکەین ناکەین بە زۆرینە ینی هەتا لەسەرشمان ڕاوەستنە ناکەین بە خودای خۆزگاگە من لە ماڵێ هابم کەس گلەیم لێ ناکە لێرکانە بەس حیفە لە ماڵی خۆم خایم بم لێرە پیس بم لەوەی زیاتریان قسم لۆ نایە نازم چ برێم چەند گرنگە ئەم ژینگە هاخۆ پارێزین وەڵا زۆر دەبی پارێزین بە خۆمان ئیتیمام پێ بدەین شارەکەمان خاوێن بکەین بەڵێ سەر ملێکەیە پاقش ڕاگرتنە ژینگە بە خۆمان ئەگەر بە خۆمان سەرپەرشتی بکەین لەگەر حکوومەتی پێکەوە شارەکەمان ئاوەدان دەبێ وەکی هەنگ چنە ماڵێن چل بەرماکێت خۆتکەن گلێشێ خۆ ئیشی ماڵێ بەلێ هەمووی خڕدەکەینەوە لەگەر خۆمان دەبینەوە لە ماڵێ فردیان لە جێک تەنەکەی بینین تێدەکەین بەلێ سپاسنە جانەکەم سەرچاو ئەوە چەند هاتینە لێرە دەرکەفتینە سەیران تقریبا سعادێکۆ هاتینە یەکی نیڕوانێ نارمان لێرە خوارد تا چاوادی جینگە لێرە چاوایە دەوی پارێزین وڵاتی خۆمانە کوردستانی خۆمانە وڵا دەوی بە خۆمان پاکژێ ئەو پیسکە ئەو پیسکەمانە دەبتە زەبرخانە دەبێت کە زەڕاستی خۆی خڕکاتەوە زۆر حاویرە ڕێ حاویە زۆرە نەحاویە دەکەین تاوە بڕاوە بە خۆمانگە خاوێمی تەب ئەندەی ماڵش خاوێنبی ئەگەویرە پیسکە ماڵێکی پیسە وەیە پاراستنا ژینگە هەیە چەند گرنگە زۆر گرنگە وڵا دەبی وڵات خۆت بپارێزی لە خاوێن و پاک و خاوێن لە ئیمانەوە هاتیە هەر کەسێک پاک بی وڵاتی خۆی پاک ڕابگری بە خۆشی پاکە دایم بەڵێ نابی وڵاگە بێ سەفرە و ئەو شتانە مەسن جێسیە حەدەبی پاکش ڕاگری خاوێن بکێ و زبارەوە ئەو شتان لە دوو خۆت بەزێنێلی و ئای بە شتەشی زۆر ناشرینە و ئەو شتان لە دوای خۆت بەزێبێری ئەگەر چیەک و ئەو وڵاتێن دێنە سەیرانێ ژینگە هەیە پیس دکەن و چەند بەرماکێت خۆت هەیە لەنەوە دەچن یعنی بوو وەساتکەن بدیتنات زۆر شتێکی ناشینە بەڕاستیەوە چکە وڵاتەکەت ناشرین دەی بۆ شتانە و بە پاشی دەکەوین دەبی هەر جارەکاتە سەفرەوە شتانە دەبی دوای خۆ جوان خایەکەیەوە و چل زەرە ناکەیم شتێکی زۆر باشەگە خاینی کێمانە ڕۆژکە دێ عینە بە پاکش یەکەشکە دەدەزێت دڵت پێ خۆش دەبی مایە تەماشا وڵاتەکە دەکەی زۆر خایەنە زۆر خۆشەوە پێویست ناکە زبل و خاشاژی لە دوای خۆت بەجێ بێڵێ پاراستنا ژینگە ئەرکرد سەر ملێ حکوومەتە یان وڵاتیان بەس حکومەت نییە هەموو شتێک حکومەت کو دەبی خەڵکی لەگەدابی ئەدیەگەم ئێستا من فڕی دەم حکومەدا خرکاتەوە نابی دەبێ مەش لە دوایە لەگەر مانە یەک دەست بین ئەگە یەک دەست بین تا هەموو شتێکمانەوە دەبی پاراستنا ژینگە هەبدیتناتە چەند گرنگە ئەکیید گرنگە خەڵک پێویستە ئاگای لە ژینگە بی و لە پاکخایەنی بی لە بەروەی پاشەمەش هەر خەڵک دێتەوە ئێرە پێشەمەش هەر خەڵکاتەوە بۆیە پێویستە پاکخایەنی بپارێزین بۆ وڵاتەکەشمان جوانە بۆ خۆشمان کە دێنەوە ئێرە پێویستە
پاکخوامی تۆ هاتیە لێرە سەیرانێ چاواتە دیت ژینگە هەلێرە چاوایە وەڵا پیسە زۆر پیسە هیوادارم خەڵک زۆر احتیمام بە پاکخواوانی بداتن لەبەرەوەی بۆ خۆمان باشە من خەڵکی هەولێرم مەزانی توش دەرفەی وڵاتێتی بەڵێ ڕاستە زۆر ڕاستە وڵاتی تۆ لە سویت لە مالمۆدا دەنیشم ژینگە هاوێرێت گەل وێرە چاوایە لە 100 فەرقی زۆرە لەبەرەوەی لێن دەرێ زۆر هەست بە مەسئولیت دەکرێت ئەگەر بێت و بتڵک ئاو بخۆینەوە قەت فڕێ نادەینە سەرجادە لەبەرەوەی ناشیرنە یەک ناشینە و دووش پێویستە ژینگە خەڵک احتیمام پێدا و خایانی بکاتەوە بۆیە لەدەست دەگرین تا تەنەکەی زبڵ دەبین و فرەدەینە ناو زبڵ لە هەریمی کوردستان چەندە هەیە نەخێر بەداخەوە زۆر دەبینم و دیتی چم و لەوانەیە ئەوەش ڕۆژانە دەبینن لە جامی سیارە بتڵ فرەدەن و خۆتی فرەدەن و هەر شتێکی پیس بێ فرەدەدەن دیتناتە ئەگەر چیەک و وەسا دەکەن بژینگە هەیە پاقش ڕناگرن طبعا ناشینە توعیە پێویستە لە تەلەڤیزۆنەکان و کوراگەیاندن جەنابتان توعیە خەڵک بکەن کە فرێنەدەن لەبەرەوەی دیدارەکی ناشیرینە بۆ کوردستان بۆ کوردان وەکو بڵێ وەکو نمونەک نیشان دێن کە ئێمەش وەکو خەڵکانی دەرەوە دەتانین بەرەو پێش بڕۆین و ژینگە بپارێزین ڕۆژانە باس لە پاقشراگرتنا ژینگە هێت هێتەکردن چ لە کەلانێ ڕاگەهاندنێ چ دناف خێزانێدا چ دناف مەکتەبێدا بۆچی خەڵکێمە پێگیر نابن بێ چەندێ ڕاستە لە مەکتەبەکان لەوانەیە باز دەکرێتن بەس بە تەرکیز نییە و داکوباب پێویستە بۆ منداڵەکانی بڵێتن کە خاوێن ڕاگرتنی وڵات پێویستە. پاراستنا ژینگە هەیە چەند گرنگە ئەم پاراستنا ژینگە هەیە پاراستنی ژینگەی زۆر گرنگە ینی بە حدەکی 100 گرنگە ئەمە تەمەشا بکەین دەبێت هەر لە ماڵەکەی خۆمان ئەمەگە ناتوانین لە دەرەوە ژینگە بپارێزین ناتوانین لە ماڵەکەی خۆشمان ژینگە بپارێزین لە هەر شتێک بین دەبی پاک بین دەبی تەمیز بین دوایە حکوومەتیش ینی دەبی ئەمە هاوکاری حکوومەت بین هاوکاری خاچی خۆمان بین جوانی خاچی خۆمان بپارێزین ئەو سەوزایە بپارێزین داواکارم لە هەموو هاوڵاتێکی لە سەتاسەری کوردستان کە دێنە دەرەوە بە حدەکی زۆر دڵخۆشن لە بۆ خۆشی دێنە دەرە بەس خۆشیەکەی وڵاتی خۆشیان پارێزن پاچەکەی وڵاتی خۆیان بپارێزن هەمومان بەیەکەوە دەتانی شتێک بکەین کەس بە تەنیا ناتانیتن شت بکاتن خەڵکێکی بێ هەولێر خەڵکی هەولێرەی باشە تو هاتیە سەیرانی ئەڤروکەتە چاوا دیتم ژینگە هەلوێرە چاوایە باقزیان وەڵی ژینگە باشە تا حدەچی نارێن 100 لۆیە داواکارم لە هەموو ئەو خەڵکانی کە بە میوانیش دێنە کوردستان خاچی خۆیانە بە خاچی خۆیان دابنێن ئەو خەڵکانی کە ساحیبی کوردستان ئەوان بە زیاتر بە خاچی خۆیان دابنێن زیاتر چاومان لە ژینگە بیتن بپارێزین ئەگەر چییە کە وڵاتێنمەوەکی تێنە سەیرانێ ژینگە هەیە پاقش ڕناگرن ئەگەر چییە جوان نیە شتەکی ناشرنە تا حدەکی زۆر ئەوە بە عقلێت دەگۆڕێت بە مستەوای ثەقافی دەگۆڕێتن و ڕێزم هەیە من لە هەموو گەل و هەموو هاوڵاتێکی بەس هەر کەسەکەگە مستەوایەکەی باش بوو دەتانی مستەوایەکی باشیش بپارێزی و باشتری کاتن چەند گرنگەم ژینگە هاخۆ پارێزین وەڵا زۆر گرنگە ژینگەی پارێزین کە دێنە دەرێ ئەو نان شتەی دەخۆین نابی فڕیدەین ئەو لاولە دەبی خواردنەکەی هەموو خڕکەینەوە لە علاگەی جوان دانێن لەگە خۆمان دەبەویان لە جێکی دانێن گرێدەین دێن دەبن نابی و هافڕێدەن لەو لاولە کە ئەمە بڕۆینەوە ڕۆژەشکە جەمعەتەشکە دێن دادەنیش نابی لەنا ئەو پیسەی دانیشن ئەو تشتانە هەم بۆ گەنگتن عالم تووشی نەخۆشی دەبی غێر دەبی بینە دەرێ هەوایە چ پاک و خاوێن هەڵمژین لۆ خۆشی دێنە دەرێ چاوا دیت وێرە ژینگە وێرە چاوایە وەڵا ئێرە هاتی خاوێن بوو زۆر ئارێ وەڵا باش بوو پیس نەبوو ئێرە خاوێن بوو ئارێ وەڵا دیتناتە پاراستنا ژینگە هەیە ئەرکل سەرملێکەیە وەڵا تەبعا لە سەرەمەیە دەبی خاینکەین ساحێ مندارین هەر کەسەکی بسە جەیەکی ئەوەندە پیسەی بەجێ بێری ئەویت کە بێ ئەوەندە پیسەی بەجێ بێری وەکو دەبی کو لە ماری خاین دەکەیەوە دەبی ژینگەژەوە خاین بی
چکەوەش پاک و خاوی نییە تووشی دۆڵمەی بکەی خواردنی بکەی بڕێژیەوە کو دەبی پاشەمە یەکەشکە دێ دادەنیشیوە نییە دەبی تەبع خاین و باوین بی خار ناخۆت ئین تێنە سەیران خار ناخۆت ئینن دوای و تەواو دەکەن چل گلێشێ باید ماکێت خۆ دەدەین دادەنین کو یانی چۆن زبرەکەی دادنینەوە چی زبالە دێتن دەبا بچی یعنی ئەو وڵاتین تێنە سەیرانێ بژینگە هەیە پاقش ڕناگرن ئەگەر چێت و چاوت بین ئەوی ئەو هادێت تەبع لە مارش دیارە ئەو هایە وە هەر کەسەچی لە مارە خاین و باین بی دەبی لە دەرش خاین و باین بی ناتانێت و بچی لە بچی هەرجەیەکی بڕەچی پیسکەی فڕدەی هەر گوناحشە خوا قبولش ناکە و هەر کەسەکی دەرێ لە هەر ڕێگایەکی نەگرژینگە لە ڕێگایەکی بەردەچی هەرگری ئەو لۆت و خێریشە گوناحشە عنی شتێوا ئەوە بکەی ئەم چ بکەین دا کۆسر و شتێک کوردستانی جوانە پاقش بمینیتن وڵات تەبان دەبی خاین و باوینکەین یان دەبی مسافر وان بێن ئەمە بێن ئەندەک دێنەوە بەخۆشی و بە شادی و تەبان ئێستا پێشی بێن دوسێ جێ زۆر پیس بوو نەمانتانی بینە خوارێ هاتی نێرێرە بڕەخایم و لێرە دانیشتین تەبان ئەمەش هەموو زمان دێنێ دەرێ ئەتا جەوەکە بڕەکە خۆشە چەند گرنگە ئەم ژینگەها خوب پارێزین پێشێکی بەخێرهاتنتان دەکەم بەڕاستی بەنامێکی جوانە پاراستنی ژینگە من وەکو مامۆستامە لە کۆلیژی پەروەردەی وەرزشی زۆر کات لە قوتابخانە لەگەڵ تەڵەبەکان هاوکاری دەکەین بۆ پاک و خاوێنی ڕاستە شەچین و زۆر ناشنە کاتێک دی سەیرانگا تەمەشا دەکەی زبڵ و پاشماویان لە دوا خۆیان بەجێشتووە ئەوە نابیتن پێویست ئێمە هاوکاری حکوومەت بکەین بەڕاستی ئەرکی حکوومەت لەسەر شانیان گرانە کاتێک ئێمە ئێرە بە پیسی بەجێ دێڵین ناخۆشە چۆن ئەوان یارمەتی مەدە پێویست ئێمە شاوکاریوان بکەین لە ڕووی هەموو شتێکەوە وەکو مامۆستا هیوادارم ژینگە بە پاک و خاوێنی ڕاگرین نابی پاشماوە لە دوای خۆمان بەجێ بێڵین دیتناتە چەند گرنگە ئەم ژینگەها خوب پارێزین پێشتی بەخێر بن واللهی بەڕاستی ژینگە دەبی پارێزی ینی ئێمە ئێستا هاتین ئێرە کە ژینگە ئەگەنە پارێزین ڕاستی ینی خەرکەکە ئێستا هەموو هاتێرە ئێستا ئەو خەرکات تێرە ئەگەر ژینگە نەپارێن بەڕاستی ینی نەژانەکە دەبی نا سەفرەکەشمان دەبی چت بژە ئەو وڵاتیان هێنا سەیران ژینگە هەیە پیس دەکەن چت بژیەوان کو ینی چۆن چۆن واللهی داواکاریان لێ هەیە ینی شتاکەیان هەر لەو هەگرنەوە کە دێنە سەفرەی بەڕاستی دەنا عەلاقەچینە ینی باشترە ینی بپارێزن دروژانên bên-vedanê da welatiyan ji bo borandina demê xwe qesta cihên seyranan dikin. Lê pitiriya caran li dîv xwe bermaykan dihêlin. Ev e jî bi şêweyekê nerênî bu welatiyan û saxlemiya mirovî dizivîtin. Li vê re jî gehiştîna dîmayîka xeleka vê hefteyê ta hefteyeka dî û babetekî dî ji bernamê derbarîn bimînin bi xêr bi xatira hewa.